برایس مصطفی پکوس شارزای سیاسی کشپاری سپاهی که راسته خودت گلم دابد برایس مصطفی گلک سپاس گوهین گلم دانه داخویانی رجب طیب اردوغان ابتایبتیجی هین چواد بینم بو پاراستنا اسمان خو البرانبری هر رشکا نخواستی کو بتا پیش. Şimdi tabii İran بەڵێ وەکو دەزانن جەنجی ئێران ئیسرائیل و ئەمریکا لە کاتی دەستپێکردنەوە تا ئەمڕۆ لەم ماوەیەدا تورکیا بە هەموو زۆرێک سیستەمێک یاخود سیاسەتێکی پەیڕەو کردەوە کە پەیوەست بۆ بەوەی ئەمریکا دەیەوێت بە هەموو شێوەیەک کە دژایەتی ئەوەی کردووە کە شەڕەکە پەرەنەستێنێت هەروەها لە سەرای دەستپێکردنەوە باسی لەوە کردووە دۆخەکە هێور بکرێتەوە بەردەوام لەگەڵەوەدا بووە دۆخەکە ئارام بێتەوە تایبەتی دوای کوژرانی عەلی خامنەیی ئەگەر سەیری ڕاگەیەندراوی سەرۆکاتی کۆماریان بەڕێز ئەردۆغان بکەین کە بەیاننامەیەکیان بڵاو کردەوە دەبین کە زمانێکی میانڕە و بەکارهاتووە لە پەیامەکەیدا لەم پەیامەدا زمانێکی میانڕە و هاتووە واتە دەتوان ئەوە بڵێم کە تورکیا دەیەوێت بە میانڕەوی هەروەها بە هێوری ئەم دۆخە چارەسەر بکات ئەم دۆخە هەبێت وەکو دەزان بەڕێز هاکان فیدانیش ڕاگەندراوی هەبووە باسی لەوە کردووە ئەگەر ئێران ئەوەی ئەمریکا دەیەوێت بیدات ئیسرائیل ئەم هێرشەی ئەنجام نەدەدا بۆیە لەگەڵ هەموو ئەماندا ئێران ئەوەی کە دەیەوێت ئیسرائیل دەیەوێتن پەیڕەوی ناکە بەڵام لەم پێشانەدا ئەنقەرە سیاسەتێک پەیڕەو دەکات گرنگترین ئەم سیاسەتانە چییە ئەم سیاسەتەی کە لە ئێستادا هەیە نایەوێت کورد لە ئێراندا پەرەسەندن بستێن یاخود سەر هەڵبگرن بۆ شتێکی نوێ لە ناوچەکەدا ڕێگە بەمە نادات تورکیا ڕێگە بەمە نادێت ئەمە سیاسەتی تورکیایە بە هەموو جۆرێک دژایەتی ئەوە دەکات کە ڕێگە نادات خاوەنی ئۆتۆنۆمیەک بن لە ئێراندا کورد خاوەنی شتێک من لە ئێراندا ئەمە دژایەتی دەکرێت لەلایەن تورکیاوە ئەمە بە شێوەیەکی فەرمی ڕاگەیەندراوە ئەمە بە شێوەیەکی ئاشکرا باس کراوە لە ڕاگەیەندراوەکاندا لە هۆشداریەکانی سەرکردەکانیاندا بۆیە لەگەڵ هەموو ئەماندا ئەمە لە نزیکەوە تورکیا چاودێری دەکات نزیکەوە چاودێری ئەم دۆخە دەکات تورکیا بۆیە ئەنقەرە بە هەموو شێوەیەک لە ئێستادا ئەوەی کە لە سیاسەتەکانی پشپەردەدا بە هەموو شێوەیەک لەگەڵ ئێراندا لەگەڵ ئەمریکادا هەوڵی ئەوە دەدات کە کورد نەبێتە خاوەن شتێک لەم ناوچەیە یاخود کورد بسوتنەوەیەکی هەبێت یاخود سەر هەڵدانێکی هەبێت لە ناوچەکەدا ئەمە لە سیاسەتی پشپەردەدا تورکیا بە هەموو زۆرێک هەوڵی بۆ دەدات بۆیە لەگەڵ ئەم هێرشانەی ئێستاشدا تورکیا لەگەڵ ئەوەدای کە دۆخەکە هێور بێتەوە وەکو دەزاندرێت ئەکتیفترین برادار یاخۆ سیستەمی بەرگری موشەکەی لە ناوچەکەدا لە تورکیادا بە هەموو شێوەیەک موشەکانی پەرپەس دابەوەتەوە بە هەموو جۆرێک هێرشەکان کە لە قۆنیادا لە هەتایدا ئەم موشەکانی کە هاتن خراە خوارەوە لەگەڵ هەموو ئەمانەدا تورکیا بە هەموو زۆرێک هەوڵی ئەوەدا کە گرژەکان پەرە نەستێنێت لە ناوچەکەدا تورکیا لەگەڵ ئەوەدا سەرڕای ئەوە هێشداریەکانی سەرڕایوان هەوڵێن ترکیە گرژی و ئاڵوزی بێنە کۆنتترۆلکردن بەرز مستەفایانە تورکی نوکەژی ڕاگەوەندیە ناتو سیستەمەکە نوێ تایبەتیژی بەرگری ئاسمانیا پاتریوتل وڵاتی وانە جێگیر کرد ئەڤە چ پێشخاتەکە یعنی دیساژی سەرڕای هەوڵێن کۆنتترۆلکردنێ شەردێ بەردەوام بتب جێگیرکردنا سیستەمێن هەوساب تایبەتیژی ترکیە و مەترسی زیاتر نوکە بەر ترکیە بکەون پێشبینە سیستەمی بەرگری تورکیا دەتوانم ئەوە بڵێم زۆر باش نییە وەکو دەزانن ئەم موشەکانی کە لە ئێستا دەدێن بەڵێ دەخرێنە خوارەوە بەڵام بەم بەهێزیێنێک کە لە ناوچەکەدا هەیە بۆیە تورکیا پێویستی بەوەی ئەم سیستەمە بەهێزتر بکات تورکیا پێویستی بەوەیە سیستەمە بەرگریەکەی بەهێزتر بکات پێشتریش لە ناوچەکەدا فڕۆکەی تایبەت بە لیبیا کەوتە خوارەوە لە ناوچەی دەریای ڕەشت لەوێ دەرچەند فڕۆکەی بێفڕۆکان کەوتنە خوارەوە هەموو ئەمانە واتە دەتواندرێت ئاسمانی تورکیا بەزێندرێت واتە بە هەموو شەوێک دەتواندرێت
بەڵێ موشک فڕۆکە بێتە سەر ئاسمای تورکیا بۆیە لەگەڵ هەموو ئەمانەدا تورکیا پێویستی بۆیە لەگەڵ وڵاتانی ناتۆدا لە یەکدەنگیدا بێت بۆ ئەوەی ئاسمانەکەی بەێستر بکات لە ئێستادا تورکیا ڕۆڵی ئەوەی هەیە یاخود هەوڵی ئەوە دەدات کە ئاسمانەکەی بەێستر بکات لەگەڵ وڵاتانی ناتۆدا پێشتریش تورکیا هەوڵی ئەوەی داوە ئێستا بە سەڕی لەسەر ئەوە کار دەکات تورکیا ترسی لەوەی هەیە کە ئیسرائیل شتێک بکات لە ناوچەکەدا ترسی لە ئیسرائیل هەیە بە هەموو شێوەیەک تورکیا ترسی لە ئیسرائیل هەیە بۆیە تورکیا لەگەڵ ئەوەی کە ئێستادا شەڕێک لە ئێراندا هەیە بەڵام تورکیا ترسێکی هەیە دۆخەکە مەرە بسەنێت بۆیە لەگەڵ هەموو ئەمانەدا يعني ما بس تأوى بشتي إيراني البر شافت إسرائيل تركيا هي تشتكي وصل تركيا جي بكت يونجي ما بس تاتشيا Şimdi tabii Türkiye بەڵێ وەکو دەزانن لە ساڵانی ڕابردوودا 20 ساڵی ڕابردوودا ئەگەر سەیری بکەین لە راپۆرتێکی پێنتاگۆندا هاتووە کەس بیری لەمە نەکردوێتەوە بەڵام کەس نازانێت یاخود حسابی بۆ ناکەن ناتۆ یاخود پێنتاگۆن استراتیژیشی داناوە لە تا 25 ساڵدا سووریا دواتر ئێران دواتر 2035 تورکیا هەیە ئەمە هەیە پێشتر راپۆرتی هەواڵگیری هەیە بۆیە ئەمە سیستەمێکە بەردەوامە 25 28 دواتر ساڵی دوای ساڵی 2026 دەتوانین ئەوە بڵێن نۆرەی تورکیادا ئەمە بەبێ شک دەتوانین ئەوە بڵێن بەبێ شک دەتوانین ئەوە بڵێن کە چاوی ئیسرائیل لەسەر تورکیایە بەڵێ دەکرێت ئەوەی کە بەسەر ئێراندا هات ناتوانێت بەسەر تورکیا بێنێت بەڵێ دەکرێت باستەوە بکرێت ئەوەی بەسەر عێراق و ئێراندا هاتووە یاخود بەسەر سووریادا هاتووە ناکرێت بەسەر تورکیادا هاتووە بەسەر تورکیا نایەت بەسەر بەڵام دەتوانم ئەوە بڵێم کێشەی بۆ تورکیا دروست دەکرێت چاو لەسەر تورکیا هەیە بە شێوەشی جدی هەموو هەوڵێک دەدرێت بۆ ئەوەی تورکیا کاریگەری کەم بکرێتەوە پرۆسەیەک دەستی پێکرد لە تورکیادا پرۆسی ئاشتی بۆچی بوو ئامانزەوەی چی بوو پێویست بوو ئەمە بۆ ئەوەی چارەسەری پرسی کورد بکرێت بۆ ئەوەی ئیسرائیل ئەمە نەقۆزێتەوە چونکە وەکو دەزانرێت لە ئێستادا لە ئێراندا گۆڕانکاریەک دێتە ئارەوە ئەوە چاوەڕوان دەکرێت بەڕاستی گۆڕانکارێکی گەورە ڕوودا لە ئێراندا بۆیە دوای گۆڕانکاریەکان چاو لەسەر تورکیایە بەڵام تورکیا هەوڵی خۆی دەدات پرۆسێکی دەست پێکردووە دەیەوێت لەگەڵ کوردەکان لە پەیوەندیشی نزیکدا بێت هەموو ئەوانەی ئەم پرۆسی دەستی ساڵێک زیاترە بەردەوام کرد مەترسین تورکیە بخوا بووینە بەریەک و دی پێنگاوەکە دژیوێ هەبێت ئەو خوب ئالیە سیاسی و ئالیەکێ نەرم پرزگرێکا چارەسەر بکەوێت و ئەنجامێن وانە بتایبەتیژی هەبن Şimdi Türkiye şunun farkındadır. ئێستا تورکیا زانیاری ئەوەی هەیە یاخود ئەوە دەزانێت ئەوەی کە ئیسرائیل بەسەر ئێرانی هینە هەروەها وەکو ئەوەی ئێمە سیر دەکەین و بە دوواراسوونی بۆ دەکەین و دەبینین کە هەبە هەمان شێوە دەتوانرێت بەسەر تورکیاش بهێنرێت دوای ئێران نۆرەی تورکیایە بەرپرسان ئەوە دەزانن ئەوەشی دەزانی پێشتر ئەوەی دەزانی ئەمە بەبێ شەوەی دەزانی بۆیە وەکو پێشترش باسمە کرد زەختم لێ کردەوە بەڵێ وەکو ئێران لێ نەهات تورکیا بەڵام دۆخەکە بە هەمان شێوە دەستی پێ دەکرد بۆ یەکێک لە کێشەکان لە تورکیادا پرسی کورد بووە کێشەی کورد بووە لە وڵاتەکەدا بۆیە بەبێ ئەوەی چارەسەری ئەم کێشەی بکات دۆخەکە نەی دەتوانێت بە کۆنتترۆل بکات یاخود بە ئاسانی کۆنتترۆلی بکات پرسی کورد چارەسەرکردنی پرسی کورد بە هەموو شێوەیەک ئەم دۆخە ئاسان دەکات کۆنتترۆل دەکات ڕێگە نادات کە ئیسرائیل بێتە ناوەوە و ئەم پیگەشەیە بقۆزیێتەوە بۆ خۆی بۆیە کۆبنەوەکان دەستی پێکرد لەگەڵ بەڕێز ئۆتەلاندا کۆبنەوەکان دەستی پێکرد بۆ ئەوەی لە ناوخۆدا ئەم پرسە چارەسەر بکرێت هەر کێشەیەک لە ناوخۆی وڵاتدا هەبێت چارەسەر بکرێت یەکێک لەوانە پرسی کووردە بەڵێ قۆناغی ئەرێنی هەیە دەوڵەتی تورکیا سیاسەتی خۆی هەیە بۆ ئەوەی قۆناغی داهاتوو پەیڕۆ بکات هەروەها هەنگاوی بۆ بنێت ئەمە لە ڕۆژانی داهاتوودا لە قۆناغی داهاتوودا بۆمان بە دیار دەکەوێت ئایا ئەم سیاسەتی تورکیا پەیڕەوی کردو ئایا چارەسەر دەبێت یاخود سوودی هەیە بەڵام ئەوەی باس لەوە دەکرێت کە بەڵێ کێشەی کورد چارەسەرکردنی کێشەی کورد باشە بۆ ئەوەی ئەم قۆناغی داهاتوودا بەسەر ئێراندا هاتووە بەسەر تورکیادا نێت ئەگەر ئەس ئالیە نێودەوڵەتی بەحەز بکەم یعنی وەکی پێتڤی دەستیوەردانە کرینە بۆ ڕاوەستاندناوی شەڕێک و ئەوە 11 ڕۆژ دی ئەم کەتینە تێدات ناوەوی شەڕێدا و حتا نوکەژیە چ ڕۆتوندا
یانجی پراستیجی دستی وردان هبینه لید بمفابینه Kendi izlenimim şu. من ئەوەی کە بەدوارستون یاخود دەیبینم Molla rejiminin ڕژێمی مەلایی یاخود ڕژێمی ئاینی لە ئێراندا بە هەموو شێوەیەک ڕەت کراوەتەوە تا ئەوەی ئەم ڕژێمە هەبێت ڕژێمی مەلایی هەبێت ڕژێمی ئاینی هەبێت لە ئێراندا ئەم شەڕە بەردەوام دەبێت بەڕاستی بە هەموو جۆرێت چونکە ئەمە داواکاری ئەمریکایە داواکاری ئەوەیە کە بۆچی ئەم شەڕە دەست پێ کرد ئەم شەڕ دەست پێ کرد بۆ ئەوەی ئەم ڕژێمە کۆتایی پێ بهێنرێت گۆڕانکاری بەسەردا بهێنرێت دەبینین کە بەڕێز پزیشکیان بەڕێز پزیشکان سەرۆک کۆمار لەگەڵ بەڕێز ماکرۆن پەیوەندیش تەلەفۆنیان ئەنجامدا باسییان لەوە کرد کە ڕژێم چی بکرێت وەڵام ئەوەی من بۆ دەچم کە ڕژێم چۆن دەبێت یاخود ڕژێم چی دەکات هە بە هەموو شوێک ئەمە لەگەڵ ئەمەدامە پێویستە گۆڕانکاری لە ڕژێمەکەدا بکرێت بۆ ئەوی ئەم شەڕە بوەستێت ئێستادا پرسێکی دیکەی گەورە هەیە گەروی هورمزە بەڕاستی گەروی هورمز کێشەیەکی زۆر گەورەیە لە ناوچەکەدا داخرانی ئەم گەروە کێشەی ئابووری زۆر گەورە دەکات بە هەموو شێوەیەک وڵاتان دژی ئەمە دەوەستنەوە چونکە کێشەی ئابووری زۆر گەورە دێتە ئاردەوە ئەگەر سەیری ناوچەکە بکەین دەبینین لیدەرێکی نوێ یاخود ڕێبەرێکی نوێیان دیاری کراوە نەدەتواندرا کە ناوی ئاشکرا بکرێت بەهۆی ئەوەی ترسێک هەبوو بۆیە دوای ئەوە ناوەکان ئاشرا بکرد پێویستە ئێران ئەوە بزانێت کە ئەم شەڕە بەردەوام دەبێت تا ئەوەی کە ئەم ڕژێمە بەردەوام بێت پێویستە بەرپرسان بەستەژی بەحسەوانە هورمزکرد بەڕێز مستەفا یعنی دەنگێ چەکایە بلندە و سیاست یا رقه حتاوی دمیکو آبور نکتیت نوا قاده ده هر دماکو آبور کاریگرین و دروز بینه دی هم سیاست نرم بود هم جی چک جی بدنگ بین حتی چرا دبگرا هرمز ایران چه سرکفتی بتل برانبری همی آلین شارکرین برانبری و تایبتی جی دوی قوناغه ده Ben İran Körfezi'nin بەڵێ کەنداوی ئێرانی بە هەموو شێوەیەک دەتوانم ئەوە بڵێم ئێرانیش توانێت ئەوەی نماوەکە ئیتر ئەمەدا بخات چونکە فشارشی زۆر گەورە هەیە فشارشی زۆر گەورەی لەسەر هەیە چونکە ئێران سیستەمی ئاسمانیشی کەم بووەتەوە هێرشە ئاسمانیەکانی کەم بووەتەوە یاخود ئەو قچەکانی کە هێرش پێ دەکات کەم بووەتەوە ناتوانێت لەمە زیاتر بەردەوام بێت پێشتر چەندین هێرشی دەکرد ڕۆژانە ئێستا کەمی کردوێتەوە لە ئێستادا ئەم قەیرانی کە لە گەروی هورمزدا هەیە بەڵێ لە ئێستا داخراوە بەڵام ناتوانێت بەردەوام بێت ئەمە تەنها بۆ ئێران زیانی نییە بۆ تەواوی ناوچەکە زیانی هەیە ئێرانیش زۆر زیان دەکات لە داخرانی ئەمە ناتوانێت بەردەوام بێت بە داخرانی ئەم گەروە ئەمە بۆ خەڵک زۆر خراپە بۆ هاوڵاتیانی خۆی خراپە بۆ ئابووری وڵاتەکەی زۆر خراپە بۆیە فشارشی زۆر گەورە هەیە فشارشی گەورەی جیهانی هەیە بۆ ئەوەی ئەم گەروە بکرێتەوە عباس عێراقچی وەزیری دەرفەی ئیرانێت بێژتمە گەروە هورمز نەداخستیە Ya şimdi Molla rejimini ئەوەی ئێستا هەیە ڕژێمی ئاینی کاتێک سەیری ڕژێمی ئاینی دەکەین بە هەموو زۆرێک قسە و باس دەکەن قسە و باسییان زۆرە بەڵام کردەوە کەم دەبێت بەڵام ئەمە سیستەمی دەوڵەتیە سیستەمی دەوڵەتێ پێویستە بە دۆراسوونی بۆ بکرێت پێویستە گۆڕانکاری بەسەردا بهێت ناتوان کۆبنەوە بکەن چۆن دەتوان بەردەوام کاتێکدا ناتوانن کۆبنەوە بکەن بۆیە ئەوانیش ئیتر بیری لێ دەکەنەوە وای وەرسم بیری لێ دەکەنەوە ئیتر ئەم شەڕە گۆڕانکاری بەسەردا بێنن ئەو فشارانە کەم بکەنەوە ئەو هێرشانە کەم بکەنەوە چونکە لە خۆیدا لە ناو خۆیاندا زۆر کێشەی گەورەیان هەیە ئێران لە ناو خۆیاندا ناتوانن کۆبنەوە زیانی زۆر گەورەیان پێگەیشتووە من وای بۆ دەچم ڕۆژانی داهاتوودا گۆڕانکاری ڕوودات لە سیستەمی یاخود سیاسەتی ئێراندا بە هەموو شێوەیەکیش گۆڕانکاری دەکرێت ڕژێمی ئاینی لە ئێراندا هەروەها پێویستە گۆڕانکاری لەگەڵ حکوومەتی ئێران و ڕژێمی ئێرانی بکرێت ئەوەی کە پێی دەڵێن ڕژێمی ئاینی ڕێبەری پێویستە ڕێبەری گۆڕانکاری بەسەردا بکرێت پێویستە حکوومەتێک بێتە ئاراوە کە هاوڵاتیانی بتوانێت بژێرێت دێتە گواردن یانژی مامەڵەکردن دێتە گواردن سیستەم دە هەرمینت ڕژێم یعنی مەبەستە من کۆماری ئەسلامیە ئیرانێ و ڕێبەرتی تنێ ئەدی کار یانژی کردار دێنە گۆڕی مەوەی من پێی دەڵێم سیستەم گۆڕانکاری بەسەردا دێت سیستەم دەبێت گۆڕانکاری بەسەردا بێت بەڵام ئەمریکا سێ سیناریۆی لە بەردەمدایە سیناریۆ یەکەم ڕژێمدا نەنێو ڕژێمدا کەسێکی ئۆپۆزیسیۆن یاخود میانڕە و بۆ نمونە دەتوانرێت لەگەڵ مەسعود پزیشکا دەتوانرێت
کۆبنەوە یاخود مەسعود پزیشکان دیاری بکرێن دووەم سیناریۆ دوم چییە هێزی ڕژێمی ئاینی کۆتایی پێ بهێنرێت سیستەمێکی نوێ بێتە ئاراوە سێم یاخود ئەوەی کە هەیە لە ئێستادا ئەو سیستەمەی کە لە ئێستادا هەیە کوردەکان بچنە بەرەو پێش کوردەکانیش بیرۆکەی خۆیان هەبێت سیستەمی خۆیان هەبێت هەموو ئەم سیناریۆی کە باسی لێوە دەکەین ڕۆژانی داهاتوو بەمامە دیار دەکەوێت کە چی دەبێت چۆن دەبێت هەموو ئەوان لە ڕۆژانی داهاتوو بەمان دیار دەکەوێت دیساژی گرێدای کاریگەریان ڕاستەخۆین سەر ئابوورە جیهانی تایبەتیژی سەکتەری وزە ئەنەرژیە بین دوو بژاردا چونکی دونالد ترامپ دەبێژێت ئەم هەزر تندێ دادکەین گەڕوا هورمز کنترۆل بکەین بژارداژی سەرکەفتنە ئیرانەیە ئەب کاریگەریان ڕاستەخۆین گرتنا یانژی نیمچە گرتنا گەڕوا هورمز کیشکش وانە زێدەتر پێشن ئەمریکای دەبینین ئێدی گرێدای گەڕوا هورمز کردداری کنترۆل بکات یانژی ئیران دێشێتە پوان فشارێن لەسەر وزەیە ئێدی وێ کارتێ ببینێت بکار بینێت Benim edindiğim izlenim şu. ئەوەی کە من سەیری دەکەم دەیبینم کاتێک تڕەم ئەو قسەی دەکات باسی ئەوە دەکات کە تا کاتێکی زۆر ناتوانێت بە ئاسانی ئاسایشی گەڕی هورمز کۆنتترۆل بکرێت بەڵام وەکو غەزە دامەزراوەیەک بێتە ئاراوە دامەزراوێک بێتە ئارا بۆ کۆنتترۆلکردنی ئەمە وەکو ئەوەی کە غەزە دامەزراوی بۆ غەزە دامەزراوێکی نێودوڵەتی دامەزرا بۆ ئەوەی غەزە وەکو ئەمە دامەزراوەیەک بێتە ئاراوە کە پلانیشی بۆ دانرا من وای بۆ دەستم پلانێک دانرا بۆ ئەمە لە قۆناغی یاهاتوودا دەبین کە ئەو وڵاتانەی کەندا و بنە ئەندام لەم دامەزراوەیەدا بە تایبەتی ئێرانیش لەوانەیە ڕێستاش بێتە ناو ئەو دامەزراوەیە هەمووان بەیەکەوە بتوانن ئەم دامەزراوە بەڕێوە بن بۆ ئەوەی قۆناغەکانی داهاتوو بەڕێوە بن دەتوانم بێتە ڕۆژەف لە ڕۆژانی داهاتوودا گرێدای وڵاتên کەندا وڵاتên ناوچەی و حتا عەرەبستانە سعودیژی و حتا نوکەبکردواری بەرامبەری وان هێرشن سەروانە تێ نەکردن و حتا چافکانیên wizê jî hatîne armanjkirin û taxên diplomasî jî hatîne armanjkirin çi pêşbîne çi sînarûl pêş e her dê berdewam bin jêrbijêr ew dê harîkariya Emerîkayê bikin eger hebitiyan jî ew dê bi kirdarî bikevnet nava bazineya şer da hêrişî berova jî dêl Îranê bikin û heta karekî wisa hatiye kirin. Şimdi İran Körfez ülkeleri savaşın tam ئێران لەگەڵ وڵاتانی کەندا لە شەڕێکی جدیدایە وڵاتانی کەندا و نەناو شەردان لەناو شەردا دەست پێ کردە شەڕێکیان لە دەستی دەست پێ کردە بە جدی بە هەموو شێوەیەک بنکەکانی ئەمریکا لەم ناوچانەدا هەیە بۆیە ئێران هێرشی دەست پێ کردەوە بۆ تەواوی هێرش دەکاتە سەر وڵاتان وشک ئاراستەیان دەکات لە قەتەردا لە سعودیەدا لە ئیماراتدا لەم وڵاتانەدا موشکی ئاراستە کردوون هەروە فڕۆکەی ئەمریکیش هەستاوە بۆیە ئێران ئەوە دەڵێت کە لەم ناوچانەدا لە دشی من ڕۆستانەوە ئەم وڵاتانە هاوکاریان کردو بۆ ئەوەی لە دشی من بۆستنەوە بۆیە هێرش دەکاتە سەریان بێگومان فڕۆکەکانی کە بەکار دەهێنرێت تەنها تایبەت بە ئەمریکانیە بەڵکو فڕۆکەی ئەو وڵاتانش تێدایە دەتوانم ئەوە بڵێم ئەو وەکو زانیارێک فڕۆکەی ئەو وڵاتانش پەشدار بوون لەم شەڕانەدا هێرش بکەنە سەر ئێران بۆیە ئێران ئەم هێرشانە دەکات بۆیە ئێران ئەم شەڕی دەست پێ کردە ژیان ئەمە کێشێکی زۆر گەورەیە شیعەش کاریگەریی زۆری هەیە لەم ناوچەدا لەم وڵاتاندا شیعە هەیە دەتوان بڵێم ئەمە دەبێتە شیعە و شەڕی سیستەمی دیکە لەم وڵاتانەی کە لە دوای شەڕی ئێرانەوە باس لەوە دەکات دوای شەڕی ئێران دەبێتە شەڕی کەندا وڵاتانی کەندا و باس لەوە دەکرێت تورکیا ئێستا بەقوتە بەڵام لە قۆناغی داهاتوودا لە قۆناغی نزیکدا وڵاتانی کەندا و هەروەها لەگەڵ وڵاتی سعودیە پێویستیان بە ڕێخستنێکی نوێ دێ ڕێخستنێکی نوێ دێتە ئارەوە لەم ناوچاندا واتە سیستەمەکە دەگۆڕدرێت ئەم دۆخەی کە ئێستا هەیە بەردەوام نابێت پێویستە گۆڕانکاری بە سیستەمەکەدا بێت gelek spas berês Mustafa Pakûz şarazayê siyasî pawekê rastexû ji Parîsê gelmeda hûn spas bûye.